داخستنی دەرگای نەخۆشخانەی گشتی شەئیڕۆ و بەگ لە قەزای شارە زۆر نیگەرانی هاوڵاتیانی سنوورەکەی لێکەوتوتەوە ناچارن بەشێک لە نەخۆشەکانیان ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی بکەن. بەهۆی ڕوودانی زەمین لەرزەکەی ساڵی ڕابردوو بەشێک لە بینای نەخۆشخانەکە ڕووخاو دواتر لەلایەن ڕێکخراوێکی بیانیەوە چاکرایەوە و پێش ئەنجامدانی هەڵبژاردن و بە ئامادەبوونی وەزیری تەندروستی هەرێم نەخۆشخانەکە کرایەوە. لەبەر ئەوە حیزبی دەسەڵاتدار ئامانجی لەکردنەوەی نەخۆشخانە تەنیا ئەوە بوو وەک دەستکەوتێک بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاری بهێنێت بۆ ئەوەی دوای کۆتایی هاتنی هەڵبژاردنەکان جارێکی دیکە بە ئامانجی چاکردن و نۆژەنکردنەوە دووبارە نەخۆشخانەی گشتی قەزاکە داخرایەوە و لە ئێستادا بنکەی تەندروستی زمناکە بۆتە جێگرەوەی نەخۆشخانەی گشتی شەیدڕە و بەگ هاوڵاتیان و پزیشکانیش شوێنەکە بە گونجاو نازانن. بەڕاستی قەزای شارە زۆر یەکێکە لە ناوچە گرنگەکان بەڕاستی زۆربەی قوربانی لەم ناوچەیەما دراوە لە کاتی کۆن و هەم لە دوای ئینتیفازێشەوە. ئێمە داواکارین لە وەزارەتی تەندروستی بەڕاستی مستەشفامان بە پێی پێویست نییە چەند ڕووداوێکی نەخوازرا ڕوویداوە لەم حاڵەتی تەقەکردن و حادیسەی سیارەوە شتانە خەستخانەکەشمان لە حاڵەتی نوێژەنبوونەوەیە هیوا داواکاری لە وەزارەتی تەندروستی گرنگی زیاتر بدەن بە قەزای شارە زۆر بۆی زۆر گرنگە بەڕاستی دانیشتوونمان زۆرە قوربانی زۆرشمان داوە و حەقی خۆشمانە بە مافی خۆشمان ێزاین کە خەستخانەیەکی شایستە هەبێت لەم قەزای شارە زۆرە. دووەکو خاڵاتی ڕۆژانەس کە سەردانی ئەم نەخۆشخانە دەکەین بەڵام بۆ ئێستا کە بەهۆی داخرانی نەخۆشخانەکەەوە ئەبێ سەردانی خەستخانەی زمناکۆ بکەین لەبەر ئەوەی بەشی تەواری لێرە بەهۆی ئەو مەلەرزەی کە ساڵی ڕابردوو ڕوویدا لە هەرێمی کوردستان زیاتر ئەم خەستخانەی گرت زیانێکی زۆر بە نەخۆشخانەکە و بەهۆی نۆژەنکردنەوە ئێستا لە نەخۆشخانەی زمناکۆ کاری هاوڵاتیان ڕای دەکەن. کێشەی بۆ هاوڵاتیان دروست کردو ئەوەی شەوەیە نەخۆشخانەی زمناکۆ بەڕادەیە بچووکە جێ ئەو هەموو نەخۆشی شارە زۆر نابێتەوە. دەرڕای ئەو کێشانە قەزای شارە زۆر بە دەستکەمی پزیشک و دەرمانەوە دەناڵێنێت و بۆ خزمەت گوزاریە تەندروستیەکانی حکوومەت زیاتر لە 75,000 کەس تەنیا پشت بەو نەخۆشخانەیە دەبەستن. خۆی من ئەوەی چەند جارێکە پەیوەندی بە ڕێکخراوی هیومان ئەپیڵەوەکەم جوابی ئەوان بۆ ئێمە تەنها ئەوەیە ئەڵێن ئەبێ لەسەر و خۆمانەوە موافقەت وەرگرین کە ئەم ڕێکخراوەش ڕێکخراوێکی یوئێنە کاری ڕۆتیناتی ئیداری دوای خستووە بەڵام لەبەرەوەی کەم ئێمە هەر لەم سنوورە هەر ئەم نەخۆشخانە هەیە 24 کاتژمێریە ناتوانین لەوە زیاتر چاوەڕوانی بکەین لەبەرەوە ئەبێ بە ناچاری بگەڕێنەوە هەرچەنە لە ئێستا زۆربەی زۆری کێشۆکەم و کوڕەکانمان چارەسەر کراوە کە پێشتر لەبەرەوە نەمانەتوان وەک پێویست خزمەت بە هاوڵاتیان بکەین بەڵام ڕێکخراوی IOM بەسپاسەوە زۆربەی ئەو کەم و کوڕانی کە هەمان بۆ لە ڕابردووە بۆیان چارەسەر کردوین. لە هەرێمی کوردستان هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری لە دەستپێکی دانانی بەردی بناغەکەی تاوەکو تەواوبوونی چەندین جار لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە بە هاوڵاتیان دەفرۆشرێتەوە و لەگەڵ ئەوەشدا پرۆژەکان لە ئاست ڕەزامەندی و هاوڵاتیان دانین و پێیان وایە نەبوونی لێپرسیدەوە و چاودێری وای کردووە پرۆژەکان بە کەم و کوردیەوە تەواو بکرێن. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.